بەرپرسان ئێران بڕوایان بە ئاگربەستەکەی ترەمپ نییە و پێیان وایە دەکرێت لە هەر ئانوساتێکدا هێرشیان بکرێتەوە سەر. درەنگانی شەوی ڕابردوو بە کاتی کوردستان دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا ئاگربەستە دوو هەفتەیەکەی درێژ کردەوە کە هەشتی ئەم مانگە بۆ ڕێکەوتن لەگەڵ ئێران و دوای 39 ڕۆژ شەڕ و پێکدادان ڕایگەیان. دۆناڵد ترەمپ کاتێکی دیاریکراوی بۆ ئاگربەستەکە دانە ناو تەنیاوتی لەسەر پێشنیازی عاسم مونیر سوپاسالار و شاباز شەریف سەرۆکوەزیرانی پاکستان بڕیاری داوە ئاگربەستەکە درێژ بکاتەوە هەتا ئەو کاتەی بەرپرسان ئێران خۆیان یەکلاییەکەنەوە و لەسەر پێشنیازێک ڕێک دەکەون و گفتوگۆکان ئەنجامی دەبێت. هێشتا قسەکانی دۆناڵد ترەمپ تەواو نەبوو کە ئاژانسی هەواڵی تەسنیمی نزیک لە سوپای پاسداران نووسی دەکرێت ئەمە تەڵەیەک بێت و چیدی ئەو کڵاوانەمان سەر ناچێت لەوانەیە ترەمپ ئەمە بۆ هێرشکردنەوە سەر ئێران بەکار بهێنێت. دواتر ئیبراهیم زولفەقاری وتەبێژی قەرارگای خاتومولەنبیا وتی هێزەکانیان لە مێژەیە خۆیان ئامادە کردووە بۆ ئەم کاتە و ئەگەر ئیسرائیل و ئەمریکا ئەمە وەک تەڵەیەک بەکاربهێن و هێرشیان بکەنەوە سەر دەرسێکی وایان پێدەدەن کە تا ئێستا نەیان بینیوە. گەڕی دووەمی دانوستانەکانیش تا ئێستا بووەتە بڵقێکی سەر ئاو هیچی دیار نییە. ئێران دەڵێت هەتا گەمارەوەی دەریایی لانەچێت ناسنە سەر مێزی دانوستان. ترەمپیش دەڵێت گەمارەوەی دەریایی بەردەوام دەبێت. بۆیە تا ئێستا دیار نییە خۆ ترەمپ ئەتوانێت بە زۆر و بەفشار ئێران بێنێتەوە سەر مێزی دانوستان یاخود جارێکی تر پێک هەڵدەپڕژێنەوە.